لە بەشێک لە گەڕێکی ڕەحیماوەی شاری کەرکووک ئاوی ماڵان تێکەڵ بە نەوت بووە و لە بری ئاو نەوت بۆ ماڵان دەگەڕێتەوە. وەڵای خەڵکی ئەم گەڕەکە دوو ڕۆژ جارێ ئاوی دێ کە دوو ڕۆژ جارێ دێ حوتی ئێوارە ئیدەن بۆ درنگانی شەو حوتی ئێوارە ئاویان لێدا مزاخەیان لێدا مناڵە کاتی وڵات نەوت دێ کوتمان با بە نەوت هەیە تا بیستێنی تا لە بۆ ڕێوە بێتی وەڵا نەوت دێ بیلفعال کە هاتین کاتێ سەیری ئاوەکەکەی نەوتێکی ساف تقریبن بۆ 3 ساعت 4 ساعت نەوت هات ئێتر کوتمان لەوای ماڵی ئێمەوە بێ گەڕەکەمان تاقی کرەوە تاگاتە تقریبن بیسی ماڵی خواری خۆمانەوە بیلفعال ڕاستەکە هەر هەمووی نەوتە و زەردوزانێکی زۆرش بە خەڵک گەیوە و ڕاستە خۆش ئاگرەگرێ ینی قاقازی تێکەین ڕاستە خۆ ئاگرەگرێ دوێنێ ساعت هەفت بوو هەفت و نی بوو ئاوێ ما دەرەنگتێ ئەو مەزاخەمە هەنا مەزاخە لێدن کێشن تەماشەکە کیژام گازیم کرد بۆ بابە وەرە ئەوە نفتە نفت چاوە نفت نەهاتێ بابە گۆڵە نفتە ئەمە کێشە تەماشەت کرد نفتی سپیە ئێ ماڵمان ماڵ کوڕێ من و ماڵی دی جینارمە هەمە هەمی نفتە سپیەجە تانکی تێک چۆن مەزاخە تێک چۆن ئەو سۆندە ما سۆندە تێک چۆن بێ ئاوژە ئاومە نییە و چتشمە نییە ئەمە داوی حکوومەتێت کە بزانام کە 4 کیلۆ بکیوتەوە. ئەندازارێکی بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک ڕەتی دەکاتەوە کە سەرچاوی ئەو کێشەیە لە سیستەمی ئاودا بێت و هۆکارەکەشی بۆ تێکەڵبوونی نەوت لە تۆڕی ئاوی ئەو گەڕەکە دەگەڕێنێتەوە. پاش لێکۆڵینەوەک لەو ڕووداوی کە دوێنەکە ڕوویدا بەوەی کە نەوت تێکەڵی بۆڕی ئاوی ئەم گەڕەکە بووە پاش لێکۆڵینەوەکی و زیارەتێکی کە تەنانەت شەوش خۆشمان هاتیینە ئەم ناو و سیرمان کردووە کێشەکە لەوە دیارە حەسر بۆ لە چەند ماڵێک 7 متر بۆ 6 متر ئەو لەو دەورەیە لەواچێ ئێمە دڵنیاتانەکەینەوە کە هیچ کێشێک لە ئاو خەزاناتی ئێمەیانە ئێمە ئەم منطقەیە کە ئاوێدینەوە لە مەشروعەکی خەزان دوی پێڵێن کە 7,000 متر مکعبە ئەو 7,000 متر مکعبە بە بەردەوامی ئێمە فحسی دەکەین بە بەردەوامی ئەگە هەر کێشێک هەبێ ئێمە چارەسەری دەکەین. بە بڕوای هاوڵاتیانی ئەو گەڕەکە پێویستە لایەنی پەیوەندیدار لە ئیدارەی کەرکووک هەوڵی چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکەیان بدۆزنەوە لە کاتێکدا فەرمانگەی ئاو بەڵێنی داوە تا چارەسەرکردنی کێشەکە بە شێوەی تانکەر ئاوی خواردنەوە بۆ ئەو گەڕەکە بگوازێتەوە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.